وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. دەوترێت ئیسلام لەگەڵ عەقڵ و لۆژیکدا تەبایە. لە کاتێکدا ئیسلام لە سەردەقەکان دامەزراوە و تەسلیمبوون دەخوازێت، ئەمەمان بۆ ڕوون دەکەیتەوە؟ بەڵێ، وایە. ئیسلام هەم لەگەڵ عەقڵ و لۆژیک گونجاوە و هەم داخوازی تەسلیمیەتیشە، چونکە وشەکانی عەقڵ و لۆژیک و تەسلیمیەت پێچەوانەی یەکتر نین. جاری وایە شتێک هەم لۆژیکیە و هەم تەسلیمیەتیش دەخوازێت، واتە هیچ کەس لە بەرامبەر بابەتێکەوە کە پێویستی بە تەسلیمیەت بێت ناتوانێت بڕیاری کەواتە ئەمە لۆژیکی نییە دەربکات. هەنووکە بادیسان لە چوارچێوەی عەقڵ و لۆژیکدا هەوڵی ڕوونکردنەوەی ئەم بابەتە بدەین. ئیسلام سەرەتا لە ڕێگەی گەردوونەوە کە وەکو کتێبێکی خوێندراوەوە هەیە بە شێوەیەکی عەقڵی و لۆژیکی ئەو بابەتانەی ڕوون کردوێتەوە کە پێویستە باوەڕیان پێ بکەین. لە دوای سەلماندنی خوایەتی و پەروەردیگاریەتی خوای گەورە بەم جۆرە وەکو داخوازی و پێداویستێکی ئەمە هەڵوێستەی لەسەر پێغەمبەریەتی کردووە و بە بەڵگەی قەناعەت بەخش لەسەر ئەم پێویستیە ڕاوەستاوە. هەموو ئەم بەڵگانەی کە دەرەنجامی خوایەتێکی لەم جۆرە پێویستە پێغەمبەرانێک هەبن کە دەڵاڵی بۆ بکەن و خەڵکی بۆ لای بانگ بکەن بەدەستەوە دەدەن هەتا بڵیت عەقڵانی و لۆژیکین. اینجا پێویستە مرۆڤەکان لە پاش مردن زیندوو بکرێنەوە هەتا ئەو هەستی ئەبەدیەتەی کە پێیان بەخشراوە بە هەدەر نەچێت. مادەم خوای گەورە لە کاری بێهودە بەدوورە، کەواتە ژیانێکی هەتاهەتایی لەم جۆرە بە مرۆڤەکان دەبەخشێت. جگە لەمە چێ خاوەنی بەدی هاتنی یەکەم جار بێت، دووەمیش هەر ئەو ئەنجامی دەدات. قورئان گوفتاری خوایە. ئەگەر هەموو ئینس و جینن کۆ ببنەوە ناتوانن هاوشێوەی ئاەتێکی بهێنن. مادام ئەو گوفتاری خوایە، کەواتە شوناسی ڕاستەقینەی تەورات و ئینجیل و زەبور و سەرجەم ئەو سوحوفانەی کە بە تەزدیقی ئەودا تێپەڕ دەبن ئەوانیش گوفتاری خوان. هەر یەک لەم باس و بابەتانەی کە لە جێگا جۆرە و جۆرەکانی بە قوڵی و دوور و درێژی لە بارەیانەوە دواوین، بەنیازین لێرەدا بە تێر و تەسەریدی سانشیان بکەینەوە. تەنها وەکو بیرخستنەوەیە گەم چەند شتەموت. ئێستا لە دوای سەلماندنی ئەو بابەتانەی کە پێویستە باوەڕمان پێیان بێت بە شێوازی عەقڵی و لۆژیکی، کارەکە بەجێیەک دەگات کە مرۆڤ چیدی ناتوانێت بەپێی بەڵگەکان هەنگاو بنێت. ئەو ڕاستیانەی کە لە ویژدانیدا هەستیان پێدەکات و لە ناخیدا تامیان دەکات هێندە بەهێزن کە لێرەدا بەڵگەکان زۆر ماتوسیز دەردەکەون. ئەمە بابەتێکە پەیوەندی بە ئاست و پلەوە هەیە و شتێکی تەواو ئاساییە. ئەوەندە هەیە کەسانی مەزنی وەک ئیمامی ڕەبانی فەرموویانە لە دوای تەواوکردنی سیر من ئەڵڵاهیش مرۆڤ هەر پێویستی بە بەڵگەکان هەیە، کە ئەمەش خەسڵەتێکە تایبەتە بەوانەی لەم ئاستە بەرزەدا میعراجی خۆیان تەواو دەکەن و پەیوەندی بە زۆر بەمانەوە نییە. هەموو کاروبارەکانی خوای گەورە پاڵیان بە عەقڵ و لۆژیکەوە داوەتەوە. جا چۆن وانە بێت لە کاتێکدا کە ئەو زانە و دانایە کاری بێهودە ناکات؟ ئەوە تا ئێمە لە ڕێگەی یاساکانی فیزیا و کیمیا و گەردوونناسیەوە بە کۆمەڵێک پرانسیپی نەگۆڕ دەگەین و دەبینین کە کاری کەسە هەرە بلیمەت و کارامەکان لە بەرامبەر ئەم کاروبارانەوە زۆر بچووک و بێبایەخن. مانای وایە خوای گەورە لە هەموو کارێکیدا حیکمەتی هەیە. ئەم حیکمەتەش عەقڵی و لۆژیکیە و بە تەواوەتی لەسەر ئەم ڕاستە هێڵە ڕێدەکات. کاتێک بەم جۆرە بەڵگە ئاسۆیی و دەرونیەکان دەهێنینە پاڵیەک، ناچارمان دەکەن بە باوەڕهێنان بە خوای گەورە بە جۆرێک کە لەگەڵ گەورەی و مەزنیەکەیدا بگونجێت. ئەم ئیمانەش بەرەو تەسلیم بوون بە ئەو پاڵمان پێوە دەنێت. لە سەرەتای ڕێدا عەقڵ و لۆژیک، لە کۆتاییەکەشیدا تەسلیمبوونێکی لەم شێوەیە. مادام تەسلیمی ئەو بووین و دەبین، کەواتە پێویستە فەرمایشتەکانی ئەو جێبەجێ بکەین. بێگومان لێرەدا کۆمەڵێک بابەت ڕوبەڕوومان دەبنەوە کە پەیوەندیان بە پەرستشەکانەوە هەیە، وەک نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و هاوشێوەکانیان. بەجێهێنانی ئەمانە لە ڕوویەکەوە تەسلیم بوونە، بەڵام هەمیشە ممکینە کە بەپێی عەقڵ و لۆژیک بەناو ئەمانەشدا هەنگاو بنین و لە ڕوانگەی دانستەوە هەڵیان بسەنجێنین. دانانی کاتی نوێژەکان لە 5 کاتی دیاریکراودا
شوێن نەگۆڕینیان بۆ کاتی تر بێ هیچ گومانێک چەندەها حکمەتی تێدایە. جوڵەکانی ناونوێش هەڕەمەچی و لەخۆوە نین. فەرمانی شۆردنی ئەو جێگایانەی کە لە دەستنوێژدا دەشۆرێن هەڵبەتە پاڵ بە سوود و ئامانجێکەوە دەدەن. ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ لە بابەتی دامەزرانی ژیانی کۆمەڵایەتیدا ڕۆڵێکی مەزنی هەیە. فەرزبوونی زەکات لە بابەتی پاراستنی هاوسەنگی لە نێوان دەوڵەمەند و هەژاردا چەندەها سوودی هەیە. سوودەکانی ڕۆژوو بۆ تەندروستی مرۆڤ لە ژمارە نایەن. لە ڕاستیدا ئەگەر معجیزەی سەرسوڕهێنەری سەرجەم فەرمان و قەدەغەکراوەکانی ئیسلام لە ڕوانگەی عەقڵ و لۆژیکەوە سەرنجیان لێ بدرێت، ئەم لێکۆڵینەوەیە بە هەمان ئەنجاممان دەگەیەنێت کە ئەویش تەسلیم بوونە. با وەک نمونەیەک باز لە حەج بکەین. با بڵین ئێمە لە سەرەتاوە فەرزبوونی حەجمان قبول کردووە، چونکە خوای گەورە بە فەرمانی ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا لەسەر هەموو مسلمانێکی ژن و پیاوی خاوەنتوانە فەرزی کردووە. ڕوانگەیەکی لەم جۆرە لە تەسلیمیەتەوە دەست پێ دەکات. ئێمە لەم سۆنگەیەوە دەڵێین لەبەیک و بەرەو حەج ڕادەکەین. دواتر دەینە سەر وردبوونەوە لە سوود و قازانجەکانی حەج بۆ جیهانی ئیسلامی. لەم ڕوانگەیەوە حەج بریتیە لە کۆنگرەیەکی فراوانی وەها کە خەڵکی لە گشتچین و ئاستەکانەوە بەشداری تێدا دەکەن و بریتیە لە کورتترین و بیمەدارترین زەمینە بۆ دامەزراندنی یەکێتی و یەکڕێزی لە نێوان مسلماناندا. ئینجاگەر لە ڕوانگەی دادپەروەری کۆمەڵایەتیەوە لێی بڕوانین، تێدەگەین کە خەڵکی بە دەوڵەمەند و هەژار و زانە و عەوامەوە و لە گشتچین و ئاستەکانەوە و تەنها بە مەبەستی پەرستش کۆ دەبنەوە. ئەمەش لە بابەتی گشتگیری و جیهانی بوونی دینی ئیسلامدا یەقین و دڵنیاییمان بەهێزتر و دامەزراوتر دەکات. چ ئەوەی سەرەتا بەڕۆیشتن بە عەقڵ و لۆژیک دەست پێ بکەین و پاشان لە ئەنجامدا بە تەسلیم بوون بگەین و چ ئەوەش کە سەرەتا هاوڕێ لەگەڵ ملکەجبووندا بکەوینە ڕێ و پاشان بە درێژایی ڕێگا عەقڵ و لۆژیک وەکو ئامراز بەکاربهێنین دواتر بگەینەوە بە هەمان خاڵ، ئەمانە شتانێک نین کار لە دەرەنجامی کۆتایی بکەن. بەرمەبنای ئەمە ئیسلام لە ڕوویەکەوە عەقڵی و لۆژیکیە، لە ڕوێکیشەوە بناغەکەی تەسلیم بوونە. جاری وایە بە عەقڵانیەت و لۆژیکی بوون دەست پێ دەکات و بە تەسلیم بوون دەگات، جاری وایشە لە تەسلیم بوونەوە دەست پێ دەکات و بەرەو عەقڵ و لۆژیک دەڕوات و لەمیشەوە دیسان بەرەو تەسلیمیەت هەڵدەکشێت. خۆی لە خۆیدا یاسا و سیستەمی ئەو خوایەی کە گەردوونی وەک کتێبێک لە بەردەممان داواڵا کردووە هەر دەبێت بەم جۆرە بێت.